وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیاند لەگەڵ حکوومەتی عێراق ڕێکەوتوون بۆ چەککردنی حیزبە کوردیە چەکدارەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران لە هەرێمی کوردستان و داخستنی بارەگاکانیان. بە پێی ڕێکەوتنەکەش دوایین کات بۆ چەککردن و داخستنی بارەگای ئەو گروپانە 19 مانگی ئەیلولە. جارێکی دیکە ئێران پرسی حیزبە کوردیە ئۆپۆزیسیۆنەکانی ئێرانی جێگیر لە هەرێمی کوردستانی هێنایەوە بەرباس و وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەو وڵاتە لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا ڕێکەوتنی وڵاتەکەی لەگەڵ عێراق ئاشکرا کرد و ڕایگەیاند لەگەڵ بەغدا ڕێکەوتون حیزبە کوردیە چەکدارەکانی ئێران کە ئەو بە تیرۆریست ناوی بردن چەک بکرێن و بارەگاکانیشیان دابخرێت. موعد 28 شهریور ماه همونطور که مقامات زیرفت جمهوری اسلامی ایران اعلام کرد. ناصر کەنعانی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند لەگەڵ حکوومەتی عێراق ڕێکەوتوین بۆ ئەوەی گروپە چەکدارە کوردیەکانی هەرێمی کوردستان چەک دابنێن و هەروەها بارەگاکانیشیان دابخرێت و بۆ شوێنێکی دیکە بگوازرێنەوە. کەنعانی وتیشی ئەگەر ئەو ڕێکەوتنی نێوان تاران و بەغدا لەبارەی چەکدانانی گروپە چەکدارەکانی نێو هەرێمی کوردستان و هەروەها داخستنی بارەگاکانیان جێبەجێ نەکرێت، ئەوە ئێران ئەرک و بەرپرسیارەتی خۆی بەرامبەر ئەو گروپانە جێبەجێ دەکات. لەبارەی ناوەڕۆکی ڕێکەوتنەکەەوە وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیاندووە دوایین کات بۆ داخستنی بارەگای ئەو گروپانە و چەککردنیان 19 ئەیلولی ئەم ساڵە. ئەوە کاتێکە کە لەگەڵ حکوومەتی عێراق لەسەری ڕێکەوتوین و یارای درێژکردنەوەشی نییە و پێویستە ئەو ڕێکەوتنەمان لەو ماوەیەدا جێبەجێ بکرێت. بەرپرسەکەی وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیاند ئێران و عێراق پەیوەندێکی برایانە و هاوڕێیانیان هەیە و بوونی ئەو گروپە چەکدارانە لەسەر سنووری ئێران لە خاکی عێراقدا پەڵەیەکی ڕەشە بەلاپەڕەی پەیوەندیەکانی نێوان بەغدا و تارانەوە. مانگی ئازاری ڕابردوو ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی ئێران و عێراق ڕێککەوتون لەسەر هەماهەنگی هاوبەشی ئەمنی لەسەر سنوورەکانی نێوان هەردوو وڵات. بە پێی ڕێکەوتنەکەش عێراق ڕێگە نادات لە خاکی وڵاتەکەی و هێرش بکرێتە سەر ئێران. هەروەها مانگی تشرینی دووەمی ساڵی ڕابردوو حکوومەتی عێراق لە بەرامبەر هێرش و بۆردومانە بەردەوامەکانی تورکیا و ئێران بۆ سەر خاکەکەی بڕیاری بڵاوپێکردنی هێزی زیاتری لەسەر سنوورەکانی لەگەڵ تورکیا و ئێراندا. ئێران بە بیانووی بوونی حیزبە کوردیە چەکدارە ئۆپۆزیسیۆنەکان لە زەرگێز و پردێ لە هەرێمی کوردستان چەندین جار بە موشک و درۆن بۆردومانی ئەو شوێنانی لە هەرێمی کوردستان کردووە. هەروەها تورکیاش بە بیانووی پەکەکە چەندین جار بۆردومانی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانی کردووە. حکوومەتی هەرێمیش لەو بۆردومانانە بێدەنگ بۆ پاراستنی سنوورەکانی هەرێمی هاوشێوەی دۆسیەی موچە و پاشەکەوت و خزمەتگوزاریەکان داوەتە دەست حکوومەتی ناوەند.